هیچ جوڵە و هیچ هاتوچۆیەک نابێتن تەنها. ڕۆژی چواردەی ئادار واتە مانگێک لەمە و بەروەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم بە مەبەستی ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای نوێ قەدەغەی هاتوچۆی بۆ ماوەی 48 سەعات لە هەر یەک لە شارەکانی هەولێر و سلێمانی ڕاگەیاند. تا ڕۆژی ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ 28 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە هەرێمی کوردستان تۆمار کرا. لەو ژمارەش 20 حاڵەت لە سلێمانی و 8 حاڵەت لە هەولێر بوون. هەمان ڕۆژ 523 هاوڵاتی کەرەنتین کران و لەو ژمارەش 400 کەس لە هەولێر و 25 لە سلێمانی و 89 لە دوهۆک و 3 لە هەڵەبجە و 6 کەسیش لە گەرمیان بوون. هەروەها لە کۆی 3742 هاوڵاتی تەنها 1352 هاوڵاتی لە ڕۆژی چواردەی ئاداردا لە کەرەنتیندا مابوون. لە دووەم ڕۆژی قەدەغەی هاتوچۆدا ئاماری توشبووان بەرز بوویەوە و گەیشتە 34 کەس. لەو ژمارەش 4 حاڵەتیان چاک بوونەوە و گەڕابوونەوە ناو خێزانەکانیان. هاوکات 151 پشکنینیش بۆ هاوڵاتیان ئەنجام درا کە تێیدا 91 پشکنین لە هەولێر و 48 لە سلێمانی و 12 پشکنین لە دوهۆک ئەنجام درابوو. هەموو لای گەیشتنە و قەناعەتە کە ئەم ڕاگررتنی هاتوچۆیە درێژ بکرێتەوە. ڕۆژی 15 ئادار واتە 2 ڕۆژ دوای ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ حکوومەتی هەرێم بڕیاری درێژکردنەوەی ماوەی قەدەغەی هاتوچۆی لە نێو شارەکانی هەولێر و سلێمانی بۆ 72 سعاتی دیکە درێژ کردەوە. ڕۆژی 19 مانگ یەکەم توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە شاری دوهۆک تۆمار کرا کە پیاوێکی 50 ساڵان بوو لە ئەڵمانیا گەڕابووەوە. لە ڕۆژی 22 ئادار 10 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی ڕاگەیەندرا کە 7یان لە قەزای دەربەندیخان بوو. هاتوچۆ بەو ڕێکارانەی کە پارێزگەکان ڕایدەگەینن و دواتر هەر پارێزگا هەمان ڕۆژ 22 ئادار وەزارەتی ناوخۆ بۆ جاری سێم قەدەغەی هاتوچۆی تا یەکی نیسان درێژ کردەوە. ڕۆژی دواتر بە فەرمانی وەزیری ناوخۆ سەرجەم هێزانامنیەکان خرانە ئامادەباشیەوە. جگە لە قەدەغەی هاتوچۆی ئۆتۆمبیل قەدەغەی هاتوچۆی پیادەش ڕاگەیەندرا. ڕۆژی دواتر کە دەکاتە 23 ئادار 12 حاڵەتی توشبوون لە شاری هەولێر تۆمار کرا کە 9 کەس لەوان بەرکەوتەی توشبوویەکی کۆمەڵگای سێبیران بوو. بەمەش وەزارەتی تەندروستی کۆمەڵگای سێبیرانی کەرەنتین کرد و دەستی بە ڕووپێ و پشکنین بۆ دانیشتوانەکەی کرد. هاوکات دووەم حاڵەتی گیان لە دەستدانیش لە پارێزگای سلێمانی تۆمار کرا. ڕۆژی 29 ئادار 14 توشبووی نوێ لە شاری سلێمانی ڕاگەیەندرا کە دوو لەوان هیچ پێشینەیەکی گەشتیان نەبووە. هاوکات ڕۆژی دواتر 8 توشبووی نوێ لە هەولێر تۆمار کرا. جگەلەوەی ڕۆژانە بە شێوەیەکی بەردەوام ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ ڕوو لە بەرزبوونەوە بووە. بە گشتی تا یەکی نیسان ئاماری توشبووان لە هەرێمی کوردستان بۆ 176 حاڵەت بەرز بووەوە. ڕۆژی یەکی نیسان یەکەم حاڵەتی توشبوون تۆمار کرا کە بەشداری لە پرسێکی گەڕێکی کارێزانی شاری هەولێر بوو. ئەمە ژوای کرد کۆی توشبوانی ئەم پرسێ لە میانی 2 هەفتەدا بۆ زیاتر لە 100 کەس بەرز کاتەوە و تا ڕۆژی 5 نیسان ئاماری بەرکەوتوان گەیشتە 25 کەس. ڕۆژی 6 نیسان 41 توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە هەولێر ڕاگەیەندرا کە 39 لەوان بەرکەوتی پرسەکەی کارێزانی شاری هەولێر بوون. بە مەشکۆی توشبوانی پرسەکە گەیشتە 64 کەس. بەم هۆیەوە 9 گەڕک لە هەولێر و 2 گوندی دەوروبەری هەولێر و 2 شوێنی دیکەش لە سنووری پارێزگای هەولێر کە دەکەونە ناحێی سیدەکان و گەڕەکێکی قەزای سۆران کەرەنتین کران. هاتوچۆکە بە شێوەی کاتژمێر دەبێتن کە لە سعات چەندەوە بۆ چەند. ڕۆژی 10 نیسانش بۆ جاری پێنجەم قەدەغەکردنی هاتوچۆ تا 16 نیسان درێژ کراوەتەوە و بەردەوامە. ئەمەش لە کاتێکدایە بۆ بەرگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای نوێ و بەر لە بڕیاری قەدەغەی هاتوچۆ ڕۆژی 26 شوبات سەرجەم ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان داخران. ئێستاش دوای مانگێک لە قەدەغەی هاتوچۆ کەرەنتینەی هاوڵاتیان لە ماڵەکانیان بە وتەی بەرپرسانی تەندروستی دۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان لەژێر کۆنتڕۆڵدایە. بەڵام جەخت لە پابەندبوون با ڕێنمایەکان و مانەوە لە ماڵەکان دەکرێتەوە تا ئەو کاتەی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان بە تەواوی بنەبڕ دەکرێت.